یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای بانگەشە هەڵبژاردنەوە کەمپینی بانگەشەکەی بە شێوەیەکی ئەمنانە و مەدەنیانە بەڕێوە دەبات و لە ڕێگەی کۆبوونەوە و چالاکیەکانی لیستی 162 دەیەوێت متمانەی زۆرینەی دەنگدەران بۆ خۆی مسۆگەر بکات. لەو چوارچێوەیەشدا لە پاڵ شار و شارۆچکەکانی تر مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی بووەتە ناوەندێکی گرنگ بۆ کۆکردنەوەی ئەو کەسانەی کابڕیاریان داوە لە 12 ئایاردا دەنگ بە لیستی 162 یەکێتی بدەن. قادر حەمەجان لێپرسراوی مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی یەکێتی لە کۆبوونەوەیدا لەگەڵ چین و توێژەجیاکان ڕایگەیان بۆ 4 ساڵی ئایندەش یەکێتی لە بەغداد دەبێتەوە با داکۆکی کاری سەرسەختی مافەڕەواکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەن پێگەیەکی بەهێز لە ناو جەماوەری کوردستانە، لە ناو کۆمەلگەی کوردەواریمانە، وەک حیزبێکی کوردستانی خەباتمان کردو و خەبات دەکەین. ئێوەش دڵنیا دەکەینەوە کە سوکاری شەهیدانمان دڵنیا دەکەینەوە بە حیزبێکی کوردستانی دەیەڵینەوە بۆ ئەوەی کە هەمومان بتوانین لە ڕێ ئەم حیزبەتێک و شەرەمانەوە بتوانین ئاواتی ئەم گەلەمان بهێنین نەدی. لە کەمپینی بانگەشەی لیستی 162 دا کاندیدەکانی یەکێتی لە پاڵخستنە ڕووی کارنامەی لیستەکەیان داواش لە وڵاتیان دەکەن متمانەیان پێبەخشن بۆ ئەوەی بتوانن لە بەغداد دەنگ و هێزیەوان بن بۆ جێبەجێکردنی ماف و داخوازیەکانی خەڵکی کوردستان. وەکاتێکیش ئەڕۆین بۆم ئەرکە تازەیە هەر کەسێکمان قبوڵی ئێوە وەرگێ دڵنیا بن هەر کەسێک بێ لەو تیمێکی بەهێز دروستەکە متمانەی ئێوە لە دەست نایە. لێرەشەوە ئەڵێین هەر کەسێک متمانە بە لیستی 162 نایە بە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی لیستی 162 نایە دڵنیا بن پەشیمانە بێتەوە، چونکە ئەم تیمە لە 4 ساڵی داهاتوو ئەرکێکی سیاسی لە ڕووی ئیداریەوە لە ڕووی مالیەوە لە ڕووی دیپلۆماسیەوانێ لە ناو پایتەختی عێراقا لە ناو بەغدا لە ناو پەرلەمانی عێراقا جێبەجێەکات. بەڵێن بێ بە متمانەی ئێوە هەم بۆ لیستی 162 کە کادری وای هەبوو بێ لە ناو حکوومەت بە دڵنیاییەوە ئیشەڵا کەسێکی خزمەتکار دەبین هەرە و کەسە دەبین و بە فەخرەوە متمانەم پێ بەخشن داکۆکارێکی ڕاستەقینەی ئێوە ئەبم لە بەغداد بۆ بەدەستێنانی مافە دەستوریەکانتان لە ناو پەرلەمانی عێراق و لە ڕێوە پەیوەندی فراوانەی کە هەمانە لەگەڵ دنیای دەرەوەیە لە ناو پەرلەمانی عێراقا دەستکراوەترە بین و ئەتوانین کارێکی وا بکەین کە ئەو پەیوەندیە تەندروستە لە خێر و خۆشی میلەتەکەمانە بەکاربهێنین. ئینشاءڵڵا پشبەخوای گەورە بگەڕێنەوە بۆ بەغا ئەو تەجروبەی ئەوە زمونەی کە هەمان بووە و علاقاتی کە لە بەغا دروستمان کردووە بە دەرەجەیەک لە خزمەتی ئێوەی خوێندکاران و گەنجان و خزمەتی کۆمەڵگەی کوردستان بەکارێنین. ئێمە خۆمان دەنگمان دەنگی یەکێتیە کە سوکارمان ئەوەی یەکێتیە هەر دەنگەکەی بۆ یەکێتیە یەک جوهدی یەک توانە یەک هیلاکبوونی زیاتر ئێمە هەوڵ بدەین دەرو دراوسێمان ئەوانەی کە ئەتوانین قسەمان لەسەریان هەبێ حتا ئەگەر لایەنی کەش بن ئەوەیان بەبیر بێنینەوە پێویستە دەنگ بە یەکێتی بن بۆ ئەوەی هاوسەنگی هێز لە هەرێمی کوردستانە دروست بێتەوە کە یەکێتی بەهێز بوو فەزای دیموکراسی بەهێزە ئازادی بەهێزە خۆشگوزەرانی باشتر ئەبێ. لالایەکی ترەوە قادر حەمەجان لێپرسراوی مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی یەکێتی لاگەڵ ژمارێک لە ئالاوان و گەنجانی شار و شارۆچکەکانی سەربا پارێزگای سلێمانی کۆبووەوە و ڕایگەیان دەنگدان بە لیستی 162 یەکێتی دەنگدانە باەندەیەکی ڕوون بۆ بەدیێنانی خواست و داخوازیەکانی خەڵکی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبی خۆتانە، حیزبی گەنجانە، حیزبی لاوانە، حیزبی خوێندکاران و زەحمەتکێش و کاسبکار و هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردەواریمانە. یەکێتی لە پێناوی ئەوە دامەزراوە کە خزمەت بە کۆمەڵگەکەمان بکەین، خزمەت بە میلەتەکەمان بکەین، هیوا و ئاواتی گەنجان و لاوانمان بهێنین نەدی، هیوا و ئاواتی نەتەوەکەمان بهێنین نەدی. بۆ ئەوەش یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونیەوە بەردەوام بووە لە خەبات و لە تێکۆشان، بەردەوام بووە لە خەباتی نهێنی خەباتی پێشمەرگانە و پارتیزانی، بەردەوام بووە لە خەباتی پەرلەمانی و خەباتی مەدەنیانە. لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبی هەموو چین و توێژەکانە و بە تایبەتی خەڵکیەک کە خەڵکی زەحمەتکێش و ڕەنجدەر و کاسبکارن کە بە دەست و بازوی خۆتان
بژێوی خۆتان و خانەوادە و کەس و کارتان دابینەکەن. لاگەڵ نزیک بوونەوەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دادێت کەمپینی بانگەشەی لیستی 162 یەکێتی گەرمتر دەبێت. ڕۆژانە بازاران کەس لە ناوچەجیاکانی کوردستانەوە باڵپشتی خۆیان بۆ سەرخستنی لیستی 162 دەردەبڕن. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.